ئەوان نەئەبیستن نەئەدوێن، تا بڵێ جوان ڕوخسارن، بەڕووکەش هیچیان نییە، ڕەنگەکانی ژیانە بینن، هێز و توانای ڕۆیشتنیان تا بەرزترین لووتکەی چیاکانەوە لێ ناتوانن هاوار بکەن. لای ئەوان دنیا کپوو بێدەنگە، نەدەنگی مەلێک، نەخوڕەی چەمێک، نەسرتەی سروەیەک. هەموو تایمەکانی سروشت لە بێدەنگیەکی تەواودان، هیچ ژاوەژاوێک نییە. ئەوان لە دڵەوە خۆشەویستیت بۆ دەرەبڕن و بە چاو پێت ئەڵێن، هێندەی پانتایی دنیا حەسرەتی دەربڕینی وشەیەکن، ناتوانن حەسرەتی گوێبیستی وشەیەک بن، ناتوانن ببیستن، چونکە نابیستن، نادون. بەیانیتان باش هاوڕێیان، ئەمڕۆژ وەکو هەر کاتێکی تر یەکێکی تر لە گەشتەکانمان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت، گەشتی ئەمڕۆمان هەم گەشتی شاخەوانی و هەم گەشتیاریە، ئەچینەوە ناو سروش بۆ ئەحمەداوە و بۆ ئەمڕۆ ئەم هاوڕێ شاخەوانانە لەگەڵمانە هاوکارمانن، هەر پێویستیەکتان هەبوو ئەوان هاوکاریتانەکەن. کاکیواش وەکو ڕێبەری گەشتەکەمان ئەوە ئەتوانێت سروشتی هەورامان و سروشتی ئەحمەداواتان بۆ باسەکات و لە ڕێگاش پێویستان بە هەر شتێک وەر کەسێک بێتوانە بوو یاخود ویستی ئیسراحەتێ وەرگێ ئیشارەتی کاکیواکە یارمەتیمانەیە. ئەو کاتتان باش بەخێر بێن بۆ ناو سروشت و جوانی وڵاتمان. ئەمڕۆ ئەو گەشتەی ئەنجامی دەدەین، یەکەم وێزگەی گەشتەکەمان ئەچینە ئەحمەداوە، دواتر لەوێوە دەچینە سەیرانگای ئاوێسەر، لەوێ ڕێڕۆشتنێکمان هەیە لە ژێر دارەکانە، بەسەر جۆگادا دەڕۆین، شوێنێکی سروشتێکی زۆر جوانی هەیە، هەموو کەس بۆ شاخەوانی ڕووی تێدەکا. ئەوەی کە شایستەیە ئێمەی ساخ زۆر جار کە دەچین بۆ شاخەوانی بەس بۆ بینین دەچین، ئێوەش دیارە لەو بینینە بێبەژنین و پێویستە ببینن. هەر کەسێک هەستی بە هەر شتێک کرد، فریاگوزاری سەرەتاییمان پێیە، هاوکاری دەبین و پێمان بڵێ و بەڵکو بەردەوامی بە گەشتەکە بدەین. بەڵام دەبێ هەمومان ژینگەی وڵاتەکەی خۆمان و ژینگەی ئەو شوێنەی کە ئەوڕۆ دەچین بیپارێزین، دەست بۆ میوە و شتەکانی خەڵکیش لەوێ نەبین و چونکە تایبەتەوەیە.
دنیای ئەوان لێوان لێوە لە ڕنگ لەو پەڕی تۆخەوە بۆ ئەو سەری کاڵ لای ئەوان ڕنگ قسە دەکات مۆسیقا دەژەنێت پڕ بەگەر و هاوار دەکات بەهاژت دێت و بە هێوری گوزەر دەکات ئەمەیە دنیا پڕ لە ڕنگ و بێسرتەکەی کەسانی نابیست نابیست کێ نابیست ئەو کەسەیە کە ناتوانێت ببیستێ ئایا لە کاتی لە مناڵبوونا یا پێش مناڵبوون یا هۆکارەکان یا دوای مناڵبوونا یا لە گەورەیە لە کاتێک کە تووشی ڕووداوێک ئەبێت تووشی ڕووداوی کەوتنە خوارەوە بێت تووشی ڕووداوێکی بەرکەوتەی سیارە ئەبێ وەرگێڕانی سیارە بێ یا هەچ یا لە بەکارهێنانی دەنگێکی زۆر ئەو کەسانە کێشە ئەکەوێتە گوێی ناوەڕاست یا ناوەی ئەو کاتە ئەو کەسە نابیستێ اینجا ناگفتە کێ ئێمە کێشەی ناگفتەمان زۆر کەمە خۆی زۆر کەمە بەڵام هەموو نابیستێک ناگفتێ هەموو نابیستێک کە تۆ نابیست بوویت طبعاً گوێ لە شت نابێ فێری قسەکردنیش نابی لەبەر ئەوە ئێستا هەموو کەسێکیش کە لە دایکە بێ ناگفتەیە مناڵ کە لە دایکە بێ ناگفتەیە دەنگی دەریێت بەڵام تێپەڕ نابێ بە دەنگەژیەکانیشە لەبەر ئەوە ناگفتەش ئەو کەسانەیە کە دەنگ دەریە بەڵام تێپەڕ نابێ بە دەنگەژیەکانە وشە و پیت دروست نابێت ئێستا ئاستی نابیست لە کوردستانە زۆر لە ئاستێکی بەرزدایە ئەو ئاستی کە خوێندکاری نابیستایەتی لە کوردستانە ئەم ساڵ پۆلی حوت کراوەتەوە لە بەغاو لە خواروی عێراقا لەبەرەوە خۆشبەختانە ئەمە دوو ساڵە ئێمە نابیستمان هەیە کە بڕوانامەی دیبلۆمی بەدەستێناوە لە ئایتی لە ژمێریاری لە سلەیمانیە کە تا ئێستا ئەمە لە هیچ شارێک لە شارەکانی عێراقا ئەمە ڕووی نەداوە. ئەم هەرکە لە دایک بوو بە نابیستی لە دایک بووە دایکی زۆری پێناخۆش بووە خەمی ئەوەی بووە کە کچەکەی گەورە بێت چۆن وەکو مناڵەکانی کەی بەردەوام بێت و بخوێنێت ئەڵێ تەمەنم 6 ساڵ بووە کە تەمەنم 6 ساڵ بووە دایکم زۆر گەڕاوە مەکتەبێ بدۆزێتەوە کە بتوانێت ئەم لێ بخوێنێت ئەڵێ دایکم باوکم هەر زۆرە گەڕان ئەم لاگەڕانە و لاگەڕان مەکتەبێ بدۆزنەوە کە بتوانم من لێ بخوێنم و بەردەوام بم. ئەڵێ دواتر خزمێکمان و توێتی مەکتەب هەیە مەکتەبێک هەیە مەکتەبی پەیمانگای هیوا هەیە بۆ نابیستان ئەڵێ لە خۆشییانە خێزانەکەم دایکم باوکم من خۆم ئەڵێ زۆر دڵخۆش بووم کە بتوانم شوێنێک هەبێت و کە من لێ بخوێنم ئەڵێ باوکم بردمی لەگەڵ خۆی بردمی بۆ پەیمانگای هیوا ئەتر لە پۆلی یەک هەتاکو پۆلی 4 من لەوێ خوێندم بەڵام دوایی فەحسیان بۆ کردم کە فەحسەکەیان بۆ کردم وتیان ئەمە کەمێک ئەبیستێت ئیتر کە ئەوەیان وت کە کەمێک ئەبیستێت دایک و باوکم پەلیان گرتم بردمیان بۆ لای دکتۆر ئیتر دوای ئەوە عەمەلی نەشتەرگەرییان بۆ کرد نەشتەرگەری لولە پێچیان بۆ کرد ئەڵێ کە ئەو نەشتەرگەریان بۆ کردم وتیان نابێت تۆ لە پەیمانگای هیوا بمێنیتەوە ئەبێ بچیت تێکەڵاوی کەسانێک بی کە قسە ئەکەن و کە ئەبیستن ئیتر لە پۆلی 3 وازم هێنا لە پۆلی 4
ئیتر لە پۆلی 4 هەتاکو پۆلی 6 چوومە خوێندنگەیەک لە کانی کووردا لەوێ خوێندم و بەردەوام بووم قورس بوو تۆ ئەڵێ طبعاً ئەوە زۆر قرس بوو بۆ من زۆر ناخۆش بوو بۆ من چونکە هیچ وەرگێرێکی لێ نەبوو من لەوە پێشتر فێری قسە نەبوو بووم وەرگێری لێ نەبوو من تا ئەو 2 ساڵم تەواو کرد زۆر بە زەحمەتی تەواوم کرد هەر خۆم نابیست بووم کە لەو مەکتەبە وەرگێری لێ نەبوو زۆر بە قورسی ئەو 2 ساڵم خوێن دوایەوە طبعاً ئەڵێ وەرگێری لێ نەبوو نەمەتوانی ئەڵێ ڕەفیقێکم بەردەوام یارمەتی ئەیام وانەکانی ئەیامێ لە ماڵەوە ئەم نووسێوانێ و ئیتر خۆم هەوڵم ئەیا و سەعیمە کرد و بەردەوام ئەڵێ ئەو کچە بەردەوام لەگەڵ ما بوو ئەو کچە لەگەڵ ما بوو تا پۆلینۆ ئەڵێ تا پۆلینۆ ئەو نەبووە من نەمەتوانی بخوێنم چونکە هیچ وەرگێرێکی لێ نەبوو هیچی مامۆستاکان زمانی ئاماژەیان نازانی منیش وەکو پێویست فێری زمانی گفتوگۆ نەبوو بووم لەبەر ئەوە ئەمە زۆر قورس بوو بۆ من ئیتر باش بوو هەتا پۆلینۆ تەواو کرد. لەدایک بووی نابیست بووی نەخێر من نابیست نەبووم من کە کاتێ لەدایک بووم گوێم لێ بوو قسەشمە کرد هۆکارەکەی چی بوو بەسەر پێپلیکانە کەوتمە خوارەوانێ کەوتمە خوارەوە دایک و باوکم بردمیان بۆ بەغا لێرە لە سلەیمانی بردمیان بۆ دکتۆر بردمیان بۆ بەغا ئیتر لەوێ وتیان کەوا کاریگەری ئەو کەوتنە کاریگەری کردوێتە بەشی قسەکردنی و بیستنی لەبەر ئەوە لە تەمەنی 4 ساڵیەوە ئەم نابیست بووە. لەکوێ دوای ئەوە پەیوەندی کردووە بە پەیمانگای هیوای نابیستانەوە لە بەشی باخچە لەوێ وەرگیراوە دوایی هەتاکو پۆلی 9 تا پۆلی 9 لەوێ خوێندوێتی و بڕوانامەی 9 بەدەستێناوە دوای ئەوە بەداخەوە 3 ساڵ دوای ئەوە 3 ساڵ ئەم لە ماڵەوە دانیشتووە نەیتوانیوە بخوێنێ نەیتوانیوە بەردەوام بێ لە ماڵەوە دانیشتووە لە دوای ئەوە کە 3 ساڵ لە ماڵەوە دانیشت لە دوای پۆلینۆوە لە پەیمانگای هیواوە هەواڵێکی بۆ هاتووە کەوا پۆلی 10یان کردوتەوە ئەڵێ منیش چووم پەیوەندیم کرد لە ئامادەی پیشەی کۆمپیوتەر لە پۆلی 10 هەتاکو پۆلی 12 لەوێ توانیم بڕوانامەی پۆلی 12ش بەدەست بێنم اینجا ئەڵێت دوای ئەوە چوومە پەیمانگای تەکنیکی بەشی ئایتی کوردستان ئەم ساڵ یەکەم ساڵی تەواو کردووە ئێستا ئەم ساڵ دووهەم ساڵێتی لەو پەیمانگایە لە بەشی ئایتیە. ئەی لە بواری وەرزشیە وەرزش هیچ ئەم ئەندامە لە یانەی ڕۆژی کەم ئەندامان یاریکەرەی تۆپی سەر مێزە لە ساڵی چەندەوە ساڵی چەند لە ساڵی 2012 13 14 ئەم یەکەم و دووهەم بووە لەسەر ئاستی سلەیمانی و کوردستانیش و عێراقیشە بەشداری بتوڵاتی کردووە یەکەم بووە تا ئێستا بەردەوامە ئەندامە لە یانەی ڕۆژی کەم ئەندامان. لەسەرەتا لەدایک بووم نابیست بووم لە بەغا لەدایک بووم دوایی هاتوونەتە کوردستان لێرە لە مەکتەب بەردەوام بوون مامۆستا بەهار لەگەڵ مامۆستاکانی کە فێریان کردووم
دوای ئەوە وازم هێنا بۆ وازهێنا بۆ دوای ئەوە نەشتەرگەری لولە پێچیان بۆ کردم ئیتر من لە پەیمانگای هیوا دابڕام چوومە مەکتەبی تر لەگەڵ کەسانی کە ئەیان بیست و ئەدوان دوای تاپۆلی چەند تاپۆلی نۆ ئەم لە دووبارە چۆم خوێندنگەی عەرەبی لەوێ خوێندی لەوێ قورس نەبوو ئەڵێ طبعاً ئەوە زۆر قورس بوو بۆ من لە سەرەتا خۆیان لە ماڵەوە بە عەرەبی قسەیان کردووە لە سەرەتا لە مەکتەبی کوردی خوێنێتی دوای ئەوە کە چۆتە ئەو مەکتەبانە کەسیان ئاماژەیان نەزانیوە چووە هەم دەسان بە عەرەبی خوێنێتی ئەمە زۆر قورس بۆ ئەم کە بەردەوام بۆ تاپۆلینۆ ئەڵێ دوایی هەموو قسەیانە کرد من هیچ شتێ تێ نەئەگەیشتم زۆر قورس بوو زۆر هەوڵمەیە هەتاکو فێر بم ئیتر ئەڵە زۆر بە زەحمەتی من پۆلینۆم تەواو کرد من ماوەی دوو ساڵە لەگەڵ IOM ئیشەکەم بەهۆی ئەوانەوە توانیم بەشدار بم لە کۆنگرەی ناویستان لە سەری عێراقا وەکو پانێلیستێک من بەشدار بووم و کێشەکانی ناویستم خستە ڕوو چارەسەرە هەوڵی ئەوەمانە کە چارەسەری بۆ بدۆزینەوە ئەڵێ من توانیم کە لە بەغداد بەشدار بم من توانیم بەهۆی IOMەوە کە لەوێ بەشدار بم هەستم کرد کە من وەکو کەسێکی قسەکرد هیچ جیاوازیەکەم نییە وەکو ئەوانم ئەڵێ من سەلماندم کورد و عەرەبیش جیاوازیان نییە هەر وەکو یەکن هەموو کێشەکان هەموو هینەکان ئێمە توانیمان بە گروپێکی جوان کێشەکان بخەینە ڕوو و چارەسەرەکان بدۆزینەوانە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە نابیست وەکو بڵین تۆزێک گۆشەگیرن ئەوش هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە یەک خێزانەکان ئاسی ڕۆشنبیری خێزانەکان دوو کۆمەلگا بەداخەوە اینجا من زۆر جار ئەو پرسیارەیان لیەکەم بۆ تێکەڵاو نابن بۆ تێکەڵاوی کەسەکان نابن ئەوان ئەڵێ بەرامبەر لێمان تێناگەن کێشەکە ئەوان نین کێشەکە ئێمەین کە زمانەکەیان نازانین کە هەوڵ ناین فێر بین هەتاکو ئەوان بتوانن بە ئاسانی لێمان تێبگەن و یاخود ئێمە تیان بگەێنی جاران کەس نەبوو ئازارەکان و خەمەکانی نابیست ببیستێ بەڵام ئێستا خۆشبەختانە لە ڕێکخراوی ئاماژە بۆ گەشەپێدانی مرۆیی ماوەی 2 ساڵە دەنگی نابیست ئەگاتە هەموو شوێنەکان ئەگاتە حکومەت ئەگاتە هەموو وەزارەتەکان ئەگاتە شوێنەکان خۆشبەختانە لەم ماوەی 1-2 ساڵەیەدا کارێکی زۆر جوانمان کردو بۆ نابیستان یەکەم کۆنگرێمان بەس لەسەر ئاستی کوردستان و عێراق و نێودەوڵەتیە یەکەم کۆنگرەمان بەس بۆ نابیستان لەوێ کۆمەڵێک داخوازیمان هەبوو کۆمەڵێک خۆشبەختانە ئەو داخوازیانە هەمووی هاتەدی ئەوە بوو پار خولێکمان کردەوە بۆ وەرگێڕان لەسەر ئاستی هەموو فەرمانگاکانی شاری سلەیمانیە هەموو فەرمانگەیەک دوو کەسی ئەنات بۆ خولەکە بۆ ماوەی 4 مانگ ئەو خولە بەردەوام بوو ئێستا کۆمەڵێ وەرگێڕمان هەیە لەسەر ئاستی سلەیمانیە هەروەها ئێستا ئێمە ئەپلیکیشنی ئاماژەماندانا لە ڕێ ئەو ئەپلیکیشنەوە ئەتوانین هەموو کەسێک ئێستا بتوانێت کە پێویستی بەوە بێ بە زمانی ئاماژە بتوانێت قسە بکات و فێر بێت یاخود توانێت چۆن پرسیاری لێ بکات چۆن پێداویستەکانی بۆ دابینکە.
ئەڵێ لە دوای ئەوە لە پۆلینۆ ئیتر من بڕیاری ئەوما کە واز بێنم لە خوێندن چونکە نەمەتوانی بەردەوام بم لە پۆلی 10 و 11 و 12 ئەڵێ ڕۆژمە ماڵەوە دانیشتم لە دوای ئەوە هەواڵێکی زۆر خۆشم بیست کە هەواڵەکەم بیست وتیان ئێستا ئامادەی پیشەی کۆمپیوتەر پۆلێکی کردوتەوە بۆ ناویستەکان ئەڵێ لە خۆشییانە یەکسەر پەیوەندیم کرد بەوان و لەوێ چوون پۆلی 10 و 11 و 12 لەگەڵ نابیستەکانی هاوڕێی مناڵیمە لەوێ بەردەوام بووین و لەوێ مامۆستای وەرگێری لێبوو توانیم پۆلی 12 تەواوکەم دوای 12 چیت کرد؟ طبعا لە دوای 12 ئەڵێ منیش وەکو هەموو کەسێکی کە حەزم لەوە بوو کە بچمە زانکۆ بچمە پەیمانگا بەسە چەند بیرم لێ ئەکردەوە ئەمە شتێکی زۆر قورس بوو بۆ یەکێکی وەکو ناویست چۆن بچم چۆن بخوێنم چۆن بەردەوام بم دوایەوە یارمەتی پەیمانگا کێ تۆ لە پەیمانگە وەرگیرەی کێ یارمەتیە مامۆستا یەکەم جار چیتە طبعا ئەڵێ طبعا ئەوەی ئاواتێکی من بۆ کە بەردەوام بم بخوێنم بچمە زانکۆ ئەڵێ هیچ زۆر بێهیوا بووم لە ماڵەوە دانیشم ئیتر دوای ئەوە خۆشبەختانە زانیم دوو هاوڕێی کەم ساڵی پێشوو بچوو بوونە پەیمانگای تەکنیکی کوردستان ئەڵێ منیش چوومە ئەوێ پیان وتم وتیانە ناتوانی وتومە نە ئەتوانم هەوڵی خۆمەیە پیان و تۆ کە وەرگێری لێنێ ئەوەی لێنێ ئەبێت تۆ هەوڵی خۆ بە جۆدی خۆت بە ماندووبوونی خۆت بتوانی بگەی ئەڵێ وتومە ئەتوانم منیشی جیاوازیەکەم نییە منیش یەکسانم لەگەڵەوانی کە ئەڵێ چوومە ئەوێ خۆشبەختانە هاوڕێکانم مامۆستاکانم زۆر یارمەتی دەرم بم خۆشبەختانە کە توانیم من بڕوانامەی دیبلۆم بەدەست بێنم لە بەشی ئایتی لە پەیمانگای تەکنیکی کوردستان. یاسای ژمارە 22 ساڵی 2011 کە ئەڵێ هەموو کەم ئەندامێک مافی خۆیەتی وەکو هەموو کەسێکی کە ئەویش حەزی لە کۆ بێ لە خوێندن بخوێنێت و بەردەوام بێ بەڵام ئەو هەلە نییە تا ئێستا لە زانکۆ حکومی و پەیمانگاکانە ئەو هەلەیان بۆ نەڕەخساوە ناتوانەوان بچن ئێمە وەکو ڕێکخراوی ئاماژە هەوڵێکی زۆرمانە کە ئەمان بچن لە پەیمانگای تەکنیکی کوردستان کە لەوێ تەکلیفمان کردووە لێرەشەوە دەستخۆشیان لێکەین کە تا ئێستا 4 خوێندکاریان وەرگرتوین بەبێ بەرامبەریش کە لەوێ توانیوانە بخوێنن. ئێستا من لە پۆلی 12 ئێستا وا تەواوم کردووە زۆر حەز ئەەکەم زیاتر فێر ببم یەکەم زۆر حەز ئەەکەم بچمە زانکۆ لە زانکۆ بەشی کۆمپیوتەر بخوێنم بۆ ئەوەی زیاتر فێر بم حەزەکەم فێری زمانی ئاماژی کوردی بە تەواوەتی بم فێری زمانی ئاماژی عەرەبی بم بە تەواوەتی ئەڵێ بۆچی حەز ئەەکەم کە فێری زمانی ئاماژەی کوردی و عەرەبی بم ئەڵێ کە زانکۆم تەواو کرد بۆی ببم بە وەرگێڕێکی باش بۆ نابیستەکان بۆی بتوانم فێریان بکەم فێری زمانی ئاماژەی عەرەبیش و کوردیشیان بکەم هیوادارم حکومەت یارمەتیمان بە زیاتر نابیست و نادوون بەڵام چاوەکانیان بە هیواوە پڕە لە ڕەنگی ژیان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان.